زۆر بەداخەوە تقریبان دەتوانین بڵێن ئەمە بۆ 22 ساڵ دەچێت ڕێبەری سەرۆک ئاپۆ ڕێبەری گەلی کوردستانی باکوور کوردستانی گەورە لە زیندانەکانی ئەمرالیدایە کە خۆتان دەزان لە ساڵی 99 بە پلانێکی نێودەوڵەتی زیاتر لە 16 دەوڵەتی دنیا هەشت دەوڵەتیان بە فعلی موساد CIA میتی تورکیا بەشێ لە هەواڵگریەکانی ئەوروپا ڕووس بە تایبەت هەر هەمویان لە وڵات بە وڵات نەیانتوانی پیاوێکی سیاسی نیشتیمانی نەتەوەی لەسەر دۆزی نەتەوەکەی لەگەڵ وڵاتێکا کێشەی هەیە کێشەی مافوژیانی نەتەوەی بوونی هەیە نەیانتوانی بیحەوێنەوە ئیدارەی بدەن و بم پیلانە نێودەوڵەتی خەتەرناکەی CIA بە دەرەجە یەک موساد زایدەن میت توانیان لەبەر بەرژەوەندی گشتەکانی ناوخۆی ئەم چەند وڵاتانە سەرۆکی نەتەوەیەکی ئاوا گەورە سەرۆکی میلەتێکی زیاتر لە 670 ملیۆن نەفەر لە کوردستانی گەورەدا بەشکرا و سەرۆک لە هەموو سەرزەویدانیان هێژێ بێتەوە بە پلانە خەتەرناکە پڕ بەرژەوەندیەکەی زلهێزەکانی دنیا ڕادست گرتیان لە وڵات بە وڵات و جێینە بۆ ئەخیری لە نەیرۆبی گیرایەوە ئەمە تاریخێکی وردە دەتوانم بە وردی قسەی لەسەر بکەم بەڵام ئەمە بۆ 22 ساڵ دەچێت ڕێبەرێکی نەتەوەیەکی ئاوا زوڵم لێکرا و لە دنیادا هەموو دنیا لە بەرابەری ئەوەدا بێدەنگە مافی مرۆڤی ئەوروپیەکان بە حساب لانکەی دیموکراسی و ئازادی و وڵاتانی سوسیالیست و زلهێز وڵاتانی پێشکەوتووی گەورە کە گرنگی زۆر بە حساب بە مافی مرۆڤ دەدەن بەڵام بۆچی ئەم مافە لە بەرابەری کووردا بە هیچ جۆرە وجودی نییە بۆیە لێرەوە داوا لە سەرتاسەری خەڵکی کوردستان دەکەم لە هەموو پارچەکان داوا لە گەنجانی کورد دەکەم داوا لە لۆبی کورد دەکەم لە ئەوروپا بە هەموو جۆرەکانیەوە بڕژێنە شەقامەکان ڕۆژانە بڕۆنە بەردەمی ڕێکخراوە گەورەکانی ئەوروپا بڕۆنە بەردەمی قونسڵگەریەکانی وڵاتانی زلهێز داوا لێ بکەن کە لەبێ سەرۆک ئاپۆ چارەنووسی دیاری بکرێ بێ سەرۆک ئاپۆ ئازاد بکرێ بێ سەرۆک ئاپۆ لانیکەم هەواڵان و خەڵکی خۆمان و نزیک لە ئەوان و ڕێکخراوەکانیان لانیکەم بتوانرێ محامیەکانی پارێزەرەکانی بچن بیبینن هەواڵی بزانن ئەم گۆشەگیریە تاوەکو کەی ئەمە بۆ 22 ساڵ ئەم زوڵمە گەورە لە میلەتەکەی ئێمە دەکرێت بۆیە زۆر بەداخەوە ئەم زوڵمە گەورە و تەحەدایە گەورەی وڵاتانی زلهێز و دنیا و میتی تورکیا هەمیشە هەر بەردەوامە ئەم هەموو بەردەوامیە گەلی کوردستان تەحمولی ئەم وەزع ناکات گەلی کوردستان مەجبورە پلان و تاکتیکی تر هەڵببژێری ئەویش ڕوبەڕووبوونەوەی خۆپشاندانە قوبوڵ نەکردنی دۆستایەتی و هەمانجی لەگەڵ ئەمانە چونکە ئەم هەموو زوڵمەی ئەوان بەراورد بە گەلی ئێمە دەیکەن بەڕاستی شتێکی نەخوازراوە بەڕاستی قابلی قوبوڵ نییە بۆیە داوا لە سەرتاسەری گەلەکەمان دەکەم لە گەنجانی وڵاتەکەمان دەکەم بە کوڕ و کچەوە لە هەموو لۆبیەکان دەکەم لە هەر شوێنێکی ئەم دنیای هەن هەرگیز ئەمە قوبوڵ نەکەن و ئیتر بەسە بەڕاستی گۆشەگیرکردنی سەرۆک ئاپۆ کۆتایی ئەبێ کۆتایی بێت ئەبێت ئازاد بکرێ ئەبێ پارێزەرەکان و خەڵکی نزیک لە سەرۆک ئاپۆ بیبینن ئەبێ بتوانێت قسە بۆ خەڵکی کوردستان بۆ گەلەکەی بکە لە زیندانەکانەوە بەڵێ خۆ لە ڕاستیدا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە ئەنجامدانی ئەو پەیوەندیە تەلەفۆنیە لە ژێر فشاری ڕای گشتی و با بڵێن چالاکانی کورد و هەندێک لە حرەکاتی کوردی بووە لە دنیادا کە دوای ماوەیەکی زۆر لە گۆشەگیری و ئەنجام نەدانی هیزی دیارێکی فەرمی لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلاندا دەوڵەتی تورک وەکو وەڵامدانەوەیەک یعنی وەکو جۆرێک لە سیاست بۆکمکردنەوەی ئەو فشارانی کە لەسەری بوو لە پێناو ئەنجامدانی ئەو دیدارەدا هەستا بە ڕێخستنیە و پەیوەندیە تەلەفۆنیە بەڵام وەکو معلومە کە پەیوەندیە تەلەفۆنیەکە هەر سەرنجی خودی بەڕێز ئۆجەلانیشی لەسرە بەوەی کە دەبێ لە بری ئەنجامدانی پەیوەندی تەلەفۆنی دیداری فەرمی پارێزەران و یاخود کەسوکار و ئەمانەی لەگەڵدا ڕێک بخرێت لەلایەشترەوە پێم وایە یعنی دەوڵەتی تورک ترسێکی زۆری هەیە کە لە هەر بارودۆخێکدا ئەگەر بێت و تەندروستی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە زینداندا بەرەو خراپتر بڕەوە ئەگەر هەیە کە تاقینەوەی جەماوەری زۆر فراوان لە باکووری کوردستان و تا لە پارچەکانی تری کوردستان لە دەرەوەی وڵاتیشدا دروست بێت لەبەرەوە یعنی ئێستا دەوڵەتی تورک کەوتۆتە نێوان بەرداشێکەوە لەلایەکەوە کە لەبەر ئەو تێگەیشتنە ئایدۆلۆژی و بەرتەسکە تورکیزمەی کە لە تورکیادا باڵادەستا ناوێت دان بەو ڕاستیەدا بنێت یاخود با بڵێن ناوێت بچێتە ژێرباری ئەو فشارانە کە دیدار لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلاندا ئەنجامدا لەلایەکتریشەوە لە ژێر فشاری ئەوەدایە کە لە هەر بارودۆخێکدا ئەگەر هەیە دەوڵەتی تورک تووشی
وەکو چۆن دەڵێ فشارێک بێتەوە یاخود با بڵێن تاقینەوەیکی جەماوەری بێتەوە کە بە نەتیجە بێتەوە هۆی ئەوەی کە لەسەرشی قەرزدار بێتەوە خۆ هەر بەڕاستی زیندانیکردن یاخود با بڵێن خستنە ژووری ئینفرادی لە دوورگەیەکدا کە با بڵێن تەواو دابڕاو بە هیچ چۆشی بەسەرەوە نەبێەوە بە دەربێت لە سەرجەم یاسا و عورفە ناوخۆی وە نێودەوڵەتیەکان و پێشێلکردنی سەرجەم پرەنسیپ و بنەماکانی مافی مرۆڤ بێ ئەمە بۆ خۆی مەترسیێکی زۆر گەورەیە کە بەڕاستی پێم وایە لە مێژوودا لە ئێستادا نمونەی یان نەماوە یاخود زۆر کەم بووە یعنی دەوڵەتی تورک بە خۆتان دەزانن نەکرد سەبارەت بە عەبدوڵڵا ئۆجەلان بەنسبەت سەلاحەدین دەمیرتاژ و بەنسبەت کۆی زیندانەکانی تر جۆرێک لە سیاست بەڕێوە دەبات لە ئەشکەنجەدان و لە گرتن و لە زیندانیکردن کە لە دنیادا وێنەی زۆر کەم بۆتەوە و لەگەڵیشیدا با بڵێن ئەو قەتعکردنی با بڵێن سەردان و هاموشە و دیدار و ئەمانە بۆی کە سوکاری یاخود پارێزەران یاخود مەسەلەن خەڵکی تری کورد کە بە عەبدوڵڵا ئۆجەلان سەرسام یاخود دایانەوەی هەواڵی بزانن و دەوڵەت هەموو ئەم پەیوەندیان و ئەم دیدارانەی قەدەغە کرد بێ ئەمەش بەخۆی بەڕاستی مەترسیێکی زۆر گەورەیە یعنی ئەم پێم وایە مەترسیەکە بەر لەوەی کە بۆ سەر بەڕێز ئۆجەلان بێ بۆ سەر میلەتی کورد بێ بۆ سەر دەوڵەتی تورک خۆیەتی لە ڕۆژاوای کوردستان ساتۆی قوارەیەک سەرپێکەوتووە کە نمونەیەکە لە سەرانسەری جیهاندا خەریکە وردە یعنی پەیوەندی سیاسی و دیبلۆماسی و ڕۆشنبیری و عسکەری و ئەمانەی لەگەڵدا ئەنجام دەدرێت و ڕەنگە بێت بە ئەزمون بۆ زۆر گەلانی تر لە ناوچەکە هەتا لە جیهاندا بۆی چاوی لێ بکرێت ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان دەرهاویشتە یاخود با بڵێن عەقڵی عەبدوڵڵا ئۆجەلانە کە لەوێ کار دەکات یاخود لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان شێوە حرەکات هەیە لە باشوور هەیە لە حرەکاتی پەکەکە با بڵێن کە ئێستا هێزێکی زۆر کاریگەرە و با بڵێن پرۆژەیەکی گەورەیە هەموو ئەمانە فکر و عەقڵی عەبدوڵڵا ئۆجەلان لە دەرەوە لەبەرەوە دەوڵەتی تورک بە قەنەعەتی من بە زیندانیکردن یاخود بە گۆشەژیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان جگە لە زیان قازان زیێشتری ئەو تۆی دەستناکەوێ و حسابە یعنی ئەو لێکدانەوەی کە پێی وابێ بە گۆشەژیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان یاخود بە زیندانیکردنی عەبدوڵڵا ئۆجەلان دەتوانێت خەباتی سیاسی و چەکداری کورد خامۆش بکات یاخود با بڵێن وەکو چۆن دەڵێ کزی بکات ئەمە تێگەیشتنێکی زۆر هەڵەیە بە پێچەوانەوە وەکو باسم کرد عەبدوڵڵا ئۆجەلان لە دەرەوەش نەبێت ئەوە پرۆژە عەقڵ و بەرنامەکانی لەسەر ئەرزی واقع کار دەکەن.